سلااوان لێبێ وەرگرانی تۆڕی میدیایی ڕوودا و لە شاری سلێمانین لێرە گروپی کۆمپانیەکانی قەیوان کاری خێرخوازی ئەنجام دەدەن. فاخر شێخ طەیب بەڕێوەبەری جێبەجێکاری گروپی کۆمپانیەکانی قەیوان لەبارەی پرۆژەکانیان بۆ ئێمە دەدوێت. لەگەڵمان بن. با بڵین قەیوان دروست بووە کە ئێوەش لە پاڵ ئەمە کاری خێرخوازیتان؟ مێژووی دروستبوونی قەیوان ئەگەڕێتەوە بە ساڵی 1997 کە تقریبان بۆ 22 ساڵەچێ. هەر لە سەرەتاوە بە گوێرەی توانای کۆمپانیاکە ئێمە چاومان لەوە بۆ بەشێک لەو داهاتی کە هەمانە دابن تەرخانی بکەین بۆ کاری خێرخوازی. خێزانێکین کە ئیلتیزاماتی دینی و پابەندی دینی خۆمانمان هەیە. ئەو لە شەرعا وا دیاریکراوە کە لە 2.5 داهاتەکە دەبێت ساڵانە بۆ زەکات بێت. بەڵام لە پاڵ ئەوەشدا ئێمە هەمیشە بیرمان لەوە کردوەوە کۆمەڵێک شەریحەیتر هەبوون کە ڕەنگە بە گوێرەی شەرع دینیەکان و پرەنسیپە دینیەکە نەتوانرابێ وەکو زەکات مامەڵی لەگەڵا بکرێت. بەڵام لە کاری سەدەقە و خێرە هەوڵمان داوە جێگای ئەوانەش بکەینەوە. خەڵکێک هەیە دەڵێ بە زەکات زۆر پرش و بڵاو نەکرێ بدرێتە کەسانێکی فەقیر کە ئیتر ئەم فەقیرە بۆ نمونە ئەم هەژارە ساڵی داهاتوو بتوانێت کارێکی دەستکەوێ خۆی زەکات بداتە کەسی تر. ئایا ئەمە لە کارەکانی ئێوە ڕەنجی داوەتەوە؟ ئێمە هەندێک کەیسمان هەیە بۆ نمونە کەسێکەیە حاجەکەی ئەوەندەیە پێویستەکەی ئەوەندەی ئەگەر لەو کاتەیە یارمەتی نەدەیت و دەستی نەگری ڕەنگە کارەساتێکی نەخوازراوی لێ بکەوێتەوە. هەندێک کەیسیشمان هەیە زۆرێک خانومان بۆ دابین کردوون. ئێستا یەکێک لەو کارانی کە ئێمە کردومانە 25 خانومان لە ڕۆژهەڵاتی سلێمانی دروست کردووە. هەندێکیان دراون بۆ کەسانەی کە بە فعلی موشکیلیان هەبووە. توانم پێت بڵێم ساڵانە زیاد لە 10,000 خێزان لە هاوکاریەکانی ئێمە سوودمەند بوون. هەست بە چ دەکەی کە ئەتووە کارە خێرخوازیانە یان هاوکاری کەسێک دەکەی بۆ نمونە ماڵێک لە کەلاوەیەک دەژی تۆ دەیبەی لە خانووێک کە سەردانی دەکەی کە دەیبینی دڵخۆشە هەست بە چ دەکەی؟ باوەڕ بکە ئەوەی کە هاوکاری یەکێکەکەیت و هەستەکەیت ئەو هاوکارێت جێی خۆی گرتووە خۆشترین ئیحساست پێبەخشێ. جارێککە ژەمەوێ ئەمە دووبارە بکەم و ئەمە نەبڕی لە مقابلەکەیە کە ئەم چاوپێکەوتنەی ئێمە لەسەر داوای بەڕێزدان بۆ تەڕویزکردن نییە بۆ کارە خێرخوازیەکانمان ئەوەندەی بۆ هاندانی خەڵکانێکی ترە کە ئێوێت کە تا ئێستا نەهاتووە ئەوەی کە کردوێتی دەستخۆشی لەیەکەین دوعای خێری بۆکەین خوا ڕزقی زیادکە بەس ئەوەی کە بەشداری نەکردووە و نەهاتووە لەم بوارە ئیشگا هیوادارین ئەم چاوپێکەوتنە و ئەم جۆرە بەرنامانە بتوانێت هانی بدا بۆ دەستکردن بە کاری خێرخوازی و بەشداریکردنی فعلی. ئەمە دیارایەکێکە لە پرۆژەکانی گروپی قەیوان و دەستگا خێرخوازیەکەیان بەڕێز ئەلان مەحوی بەڕێوەبەری میدیا یان ڕاگەیاندن لەم کۆمپانیایە ئەم هاوکاریەتان چۆنە چۆن خێزانەکان دەستیشان دەکەن و مانگانە چەند خێزان لەم پرۆژێ سودمەندە؟ بەڵێ ئێمە هەفتانە لەلایەن بەشی خێرخوازی قەیوان گروپەوە هەموو ئەو فایلانی ئەو داواکاریانەی کە بۆیان دێت سەبارەت بە خاوەن پێداویستی تایبەتە ناتوانێت بژێوی ژیانی خۆی دابینکە یان خەڵکی نەخۆشە پێویستی بە چارەسەر هەیە لە ناوخۆی هەرێمی کوردستان بێ یا لە دەرەوە هەموو ئەم فایلانە وەرەگیرێنە لایەن بەشی خێرخوازی و بەدواتچوونیان بۆ کرێت سەردانی ماڵەکانیان نەکرێت ئەوانەی کە مستەحقن دواتر بڕیاری لێدێ لەلایەن بەڕێوەبەری کۆمپانیا و هەفتانە ئەم هاوکاریانە دابەش دەکرێت. ڕێژەیەکی دیاریکراو نییە بۆ نمونە بڵێن ئەم هەفتەیە چەند عەدەدە هەفتەی داهاتوو چەنە بەپێی پێویستی بەپێی ئەو داواکاریانەی بۆ مانیە ئەو خەڵکانی مستەحقن هاوکاریکردن. بەڵام ئەتوانین بڵین لە ساڵێکە زیاتر لە 10,000 خێزان لە هەرێمی کوردستان لە پارێزگای سلێمانی بەتایبەت سوودمەند دەبن لە هاوکاریەکانی قەیوان گروپ. داهێنانێکی زۆر جوانیان کرد بۆ نمونە کەسێک لە با بڵین عیلەی قەیوان زەواجی کرد لەگەڵ کەسێکی ترە بڕیاریان نا حەفلە نەکەن مەسەلەن شەکراو نەخۆنەوە ئەو پارەی بن بە نەخۆشخانەی هیوا هێنان لێرە لە مەراسیمێکە پێشکەشیان کرد. ئەمەی دیکەش سەرمایەدار بوو
بەڵێ ینی تەسەوڕ دەکرا پارەیەکی زۆر لەم ئەوەی من بزانم نزیکی 20,000 دلار بوو 200,000 دلار بوو تاکید نیم بەڵام مەبلەغێکی زۆر بوو بەڕاستی بەڵێ چیتریان کردەوە بۆ نمونە لە دروستکردنی بینای لە نەخۆشخانەی هیوای ئەم بینایی تۆ ئەیبینیت ئەمە بینای نەخۆشخانە نەبوو ئەمە بینایەک بوو بۆ مەرکەز سەحی دروستکرا بوو بۆ نمونە تابقی مناڵان لەسەرەوە کە ئێستا و مناڵانی تیابینی جاران لەگەڵ گەورەکانە لەم قاوشە لە خوار و هەمان تێکەڵ بوون ینی سوورەیەک دەبینی لێرە بەڕاستی لە سوورەی خەسخانە ناچوو بە خۆشحاڵی و کۆمپانیای قەیوان تابقی مناڵانی نەخۆشخانەی هەموو گرتە ئەسۆی خۆت بۆ ڕۆژی کاریگەر هەیە بەوەیکەوە ئەتوو بۆ نمونە بۆ خۆت ئاگاداری ڕەوشی نەخۆشەکە بووی نەیتوانێ نەشتەرگەری بکە کە پێت گوتون قەیوان دەتوانێت ئەمە بکە نەخۆشێکە بوو کچێکی گەنج بوو شێرپەنجەی خوێنی هەبوو کورتخان لە جۆری ئێمەڵ دەرمانێکی پێویست بوو ئەو دەرمانە پێڵەن ئارسنیک ترایۆکساید ئەو کاتە لای ئەمە نەبوو ئەبە لە ئێرانەوە بهێنایە ئەو دەرمانە نزیکی بای 2500 دلار بوو لەو کاتەیە من بەس نامەیەکمان نایە بۆ نەخۆشخانەی با بڵێن بۆ کۆمپانیای قەیوان زۆر بە خۆشحاڵیەوە بای 2500 دلارەکە دەرمانیان بۆ کڕی بۆ نەخۆشەکەمان شکر ئێستا نەخۆشەکەش باش بووە تۆ کە پێتان گوت ئەمە قەیوان ینی ڕاکە دایکی لە نەخۆشی دکتۆر شوان بوو ئێستا ژویرمە لەگەڵ دکتۆر شوان نبینیمان لەو ژوریا دایکی لە خۆشییا دەستی کرد بەگریا لەبەر ئەوەیە عنی ئەبینی ئەلم با بڵێن دیواری ڕێزلێنانە کە دروستمان کردووە یەکێ لە کەسە سەرێشەکان کە ناوی هەڵواسراوە لێرە کۆمپانیای قەیوان سڵاتان لێ دێ حاجی کەمان ئەمە یەکێکە دیارە لە پرۆژەکانی قەیوان بەڵێ پێمان بڵێ ئەمە چییە؟ ئەم پرۆژەیە یەکێکە لە وەک قوتابخانە و فێرگەی سنتەری پەروەردەی مناڵی شەلل دەماغ و ئۆتیزم و پێداویستی تایبەتەکان تا کە سنتەرە لە کوردستانی عێراقا کە دروستی کردووە بەشی خێرخوازی کۆمپانیای قەیوان بۆ ئەو ماڵ و مناڵانەی کە ئیتر پێشی لەوانەم برا بە ڕێزەیە کە مناڵێکی هەیە شوێنێک نییە مناڵەکەی لی فێرکرێ بەگشتی ئەم کارە خێرخوازیانە لە ڕووی دینیەوە چۆنە و بەڕاستی کاری خێرخوازی ئەژمار دەکرێن؟ بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان هەر کەسێک هەستێ بە کاری خێرخوازی واتە پەیامی هەموو ئاینەکانی سەرڕووی زەوی جێبەجێ کردووە بە تایبەتی ئاینی پیرۆزی ئیسلام. ئاینی پیرۆزی ئیسلام یەکێک لە پەیامە هەرە زیێڕینەکانی بریتیە لەوەی کە مرۆڤەکان بە جیاوازی بیر و باوەڕیان هاوکاری یەکتری بکەن، چۆن بتوانن لە ناڕەحەتیەکان یەکتری ڕزگار بکەن، چۆن بتوانن بۆشایەکانی بواری ئابووری یەکتری پڕ بکەنەوە. بۆیە کاری خێرخوازی کۆمپانیای قەیوان بێ یا لەسەر ئاستی تاک بێ کەسایەتی بێ هەر کۆمپانیایەکی تر بێ لە دروستکردنی مزگەوت، لە نۆژەنکردنەوەی نەخۆشخانە، لە چاکردنی ڕێگاوبان، لە دەستگیرۆیکردنی بێباوک و بێسەرپەرشت و هەژار و نەخۆش، ئەمانە هەمووی کاری خێرخوازیە کە بە جۆرێک ئیسلام پێمانەڵێ ئەگەر بەردەوام بوون لەو کارە خێرخوازیە مەترسن ماڵەکەتان کەم ناکە ما نەقەسە مال من صەدەقە وەکو پێغەمبەر فەرمووی درودی خوای لەسەر بێ هیچ ماڵێک بە بەخشین کەم ناکە. باشە بە تایبەتر دروستکردنی قوتابخانە ڕەنگە خەڵکێک بڵێ من تەنیا مزگەوت دروست دەکەم ئەمە خێرە لە بەرامبەردا کە کۆمەلگا زۆر پێویستی بە قوتابخانە بی ئەمە خێری چێکە یەکێک لەو کارانی ئەم کۆمپانیایە ئێمە ئەبێ ئەو هۆشیارێ بین بە هەموو تاکێک کە تەنها مزگەوت دروستکردن بریتی نیە لە خێر بەڵکو لە ئیسلامە خێر فرە ڕەهەندەوە فرە لقە قوتابخانەیە کە دروستەکرێکێکە لەو سەدەقە جاریانی کە ئیسلام جەختی لەسەرکاتەوە. لەو هۆشداریە پەیامەت چییە بۆ ئەوانەی کە خوا پێداون و زەنجینن بە تایبەتر لە ڕەمەزاندا ئەو ڕێگا جیاوازەکانی خێرخوازی تاقی بکەن؟ ئەم پەیامی ئەمە ئەوەیە کە هەموو کەسێک گۆڕانکاریە بەسەر خۆیان بهێنێ، یعنی کەسێکی دەوڵەمەند کە خوا پێی بەخشیوە چۆن بتوانێت جێپەنجەی لە کۆمەلگا دیار بێ. جێپەنجەی لە کۆمەلگا دیار بێ نەخۆشێک لە نەخۆشیەکەی ڕزگار بکە، گەڕەکێک لە بێ قوتابخانەی ڕزگار بکە، گەڕێکێکی تر لە بێ نەخۆشخانەی ڕزگار بکە